بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان من دانیال نورەدین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەم. ئازان و خۆشەویستان، ئەو بابەتی کە هەڵمام ژاردەوە ئێوەی ئازیز ڕاوسەرنجی خۆتان لەسەر دەڵێن بابەتی هەستی نەتەوایەتیە چۆن وا بکرێت یاخود چی بکرێت تاوەکو هەستی نەتەوایەتی خۆشەویستی نیشتیمان لای تاکی کورد بەرز بێتەوە. دەزانین کە لە هەستی نەتەواییدا کۆمەڵێک فاکتەرن کەوا دەکەن هەستی نیشتیمانی هەستی نەتەوایەتی زیاد بێت لە نێو تاکی کووردا. بەڵام پرسیارەکە لێرەدای ئایا لە هەرێمی کوردستاندا چی کراوە تاوەکو لاوەکانمان گەنجانمان کەسانی بە تەمەنیش هەتا بڵێن خۆشەویستی نیشتیمانیان لە دڵدا بچێنێت و هەمیشە بەردەوام وابەستەی نیشتیمانەکەیان بن. ئەگەر پێناسەیەکی کورتی هەستی نەتەوایەتی بکەین بریتە لەوەی کە هەستێکە یاخود ئینتیمایەکە لە شوێنێکی دیاریکراودا بۆ ناوچەیەکە دابوو نەریت و کولتور و زمان و ئەو شوێنەی کە پێکەوەن دەیان بەسێتەوە ئەمەوا دەکات کە ئەو شوێنە یاخود ئەو ناوچەیە یەکتریان خۆش بێت و خاکی ئەو شوێنیان خۆش بێت. لە هەرێمی کوردستاندا چەندین ساڵە دەزانین کە لە دێر زەمانەوە بێنی تاوەکو ئێستا بە چەندین قۆناغی جیادا ڕۆشتووە بەشێکی زۆر لە نیشتیمانەکەمان داگیر کراوە دوجار ڕزگار کراوە لە بە شێوازێکی گشتی مێژووی پرسەروەری گەلی کورد پڕەتی لە هەستی نەتەوایەتی پڕەتی لە خۆشەویستی نیشتیمان. بەڵام لە ئێستادا زۆرێک لە گەنجان زۆرێک لە لاوان زۆرێک لە خەڵکی ئەم هەرێمە گلەی و گازندەی ئەوە دەکەن کە دەسەڵاتدارانی ئەم هەرێمەوەیان کردووە کە نیشتیمانمان خۆش نەوێت و ئینتیمامان بۆ ئەم نیشتیمانە نەبێت. لە دەستپێکی ساڵی نوێی خوێندنی ئەم ساڵدا سێ ڕۆژدانراوە بۆەوەی کە قوتابیان خۆشەویستی نیشتیمانیان لا دروست ببێت و هەست بە خۆشەویستی نیشتیمان بکەن لەگەڵیشیدا کۆمەڵێک بابەتی پەروەردەیی دروست بوون. بەڵام زۆرێک لە مامۆستایان گلەی گازندەوە دەکەن کە قوتابیان نزیک بە 6 قوتابی 7 قوتابی لە پۆلێکدا بەبێەوەی کە ئامێرێکی فێنەکەرێ و لە نێو پۆلەکەدا هەبێت ئایا ئەم قوتابی هەست بەوە دەکات کە ئەم نیشتیمانەی خۆش بێت لە کاتێکدا لە ناڕەحەتیدا خوێندنەکەی بەسەردەوە یاخود دەگەڕێتەوە دەچێتەوە بۆ ماڵەوە دەبینێت کە باری دارایی ماڵەکەی بە شێوازێک نییە یاخود باوکی توانای ئەوەی نییە کە بەشێک لە پێداویستەکانی بۆ دابین کات. ئایا ئەمە دەتوانێت ئەو نیشتیمانی خۆش بێت کە ژیانی بۆ شێوازەی لێ هاتووە. بەشێکی دیکە بەرگری لەوە دەکەن کە پێویستەوە بەردەوام دەبێت هەستی نیشتیمانی لە تاکی کوردابوونی هەبێت نابێت دەسەڵات و بابەتە سیاسیەکان تێکەڵ بە هەستی نیشتیمانی بکرێت. خۆشەویستی نیشتیمان و نەتەوایەتی پەیوەندی بە بابەتی سیاسی پەیوەندی بە دەسەڵات و ئەو حکومڕانیەوە نییە کە لەم نیشتیمانەدا هەیە. بەڵام گرنگەکە نیشتیمانمان خۆش بێ. بەشێکی دیکە بەم شێوازە بەرگری لێ دەکەن. دەزانین کە بوونی هەستی نەتەوایەتی مانەوەی هەموو میلەتێکەوە وا دەکات ئەم میلەتە زیاتر بمێنێتەوە و هەروەها لە کاتی بوونی هەموو ڕوبەڕووبوونەوەیەک و هەموو داگیرکاریەک تاکەکانی ئەو کۆمەلگایە تاکەکانی ئەو نیشتیمانە بەرگری لە نیشتیمانەکەیان دەکەن و نیشتیمانەکەیان خۆش دەوێت. ئەمە بابەتی ئەمڕۆمانە کە ئێوەی ئازیز دەتوانن ڕاوسەرنجی خۆتان لەسەر بڵێن. دەچمە لای پەیوەندەکانی ئێوەی ئازیز یەکەمین پەیوەندی وەردەگرم کاک پۆڵا لە هەولێر وەردەگرم. کاک پۆڵا سڵاوی خوا لێبێت. سڵاوی خوا لە تۆ لە کارمەندەکان لە هەموو بینەرە بەڕێز و خۆشەویستەکان. وعەلەیکە سەلام کاک پۆڵاگیان، ئێوە باشن؟ دەستان خۆش، تەوەرەکە بەدڵمە یەکجار بەدڵمە، خوا سەرکەوتووتان بکە. لە خزمەتێن کاک پۆڵاگیانەوە پێشنیارەکەم قبوڵ کردین. بەڕێزی ئەوە لە گەورەی خۆتانە، لە گەورەی خۆتانە. لە خزمەتێن کاک پۆڵا. برای بەڕێزم، ئەگەر سەری دینەر نێشێنم سەری ئێوەش نێشێنم دەستم بدەنێ هەستی نەتەوایەتی و نیشتیمانی سەرەتا دەبێت دابەشی بکەن چۆن دروست دەبێت چۆن پارێزگاری لێ دەکرێت. دەبێت ئێمە بزانین باسی خوای گەورە بکەین کە ئێمە ملەتێکین خاوەن خاکێک و ئاوهەوایەکی جوان و دڵگیرین. بەڵام ئایا ئێمە ڕێزمان لەوە گرتووە؟ چونکە ئەمەش یەکێکە لە نیحمەتەکانی خوا کە بە ئێمەی داوە. ئێمەی ملەتی کورد هیچ کات ستەمکار نەبووین، هەموو کات ستەم لێکراو بووین. کەواتە ئەوەش سپاسی خوای گەورەی دەوێ ئێمە وەکو ملەتانی تیرنین. بەڵام هەرچی چێە کاکە دانیار ئەوە گرنگە، هەرچی چێە یەکەم جار دەبێت کاربەدەستان لە بچووکترین بەپرس تا سەرۆکی وڵات و هەرێم خۆیان نیشتیمان پەروەەر بن، خۆیان ڕێز لە ملەتەکەیان بگرن تاک بە تاچی ملەتەکە بە خوشک و برای خۆیان بزانن، بەکردەوە بیسەلمێنن، جیاوازی دووبەرەچی نەخەنە ناو ملەتەکە بەهۆی حزبایەتی و تینایەتی تا دوایی. خاڵی دووەمیان دەسەڵاتی دادوەری دادگاکان کە هاوڵاتیەک مافی پێشێز دەکرێت ستەمی لێ دەکرێت دەبی بێتە دەنگ بیسەلمێنی کە مافی پارێزراوە. ئەگەر وانە بوو ئەوەیان زۆر لە ئاواز دەکا هەستی نەتەوای. خاڵێکی تریان
پیاوانی ئاینی بە ئاسکاوی گلەیمانە بووە. بەڕێزان نیعمەتێکی خوایە کە ئێمە کوردین ئەم خاکە جوانەی بە ئێمە داوە. دەبێت ڕۆنی بکەنەوە کە ئێمە دروستکراوی مەخلوقی خوای گەورەین، هیچمان کەمتر نییە لە ملەتانی تر. وەکو وان مافمان هەیە، مافی ژیان، مانەوە، ناسنامە، کەلتور، دروستکردنی وڵات. ئەگەر ئەو مافەمان پێڕەوانە بینن ئەوان ستەمکارن، دەبێت ڕۆن بکرێتەوە. خاڵێکی تر پەروەردەی خێزانی ڕۆڵ دەبینی، خاڵێکی تریان ڕاگەیاندنەکان دەبی ڕۆڵی جوامێرانەی خۆیان وەک ئێوە ببینن. خاڵێکی تریان زۆر گرنگە بەڕای من خاڵی دام و دەستگا پەروەردەیەکانەوە لە قۆناغی بنەڕەتەیەوە تا زانکۆکان دەبی ڕۆڵی خۆیان ببینن. بەڵام داخەکەم بەهۆی ئەو دەسەڵاتەی ئێستاوە هەمووی ئەرکەکانی خۆیان لەو ئاستەدانیەکە وەکو پێویست بەڕێوە بن. بۆ چونکە تۆ دەبینی بەهۆی حەزبایەتیەوە کاریگەری خستۆتە ناو هەموو چینەکانەوە. دامەزراندن، هەلی کار، ناوسەگەرێتی، ململانەی دوو زۆن، ئەوانە هەستی نەتەوایەنە. خاڵێکی تریش ئەوەی ملای من گرنگە. داخەکەم بەبەر چاوەوە ئەوانی کەس و کاری ئێمەیان دەکوشت، خاچی ئێمەیان داگیر کردووە بەبەر چاومان دەسوڕێنەوە. کوا قساسی خوای گەورە، کوا یاسا، کوا نیشتیمان پەروەری. آخر نیشتیمان پەروەری دەدەستی هەستی نەتەوایەتی لە سەدەستی ئەو کەسانە دروست دەبێ باوەڕیان بە دادپەروەری هەیە. دادپەروەری کۆمەڵایەتی، دادپەروەری نەتەوایەتی، خاک، نیشتیمان. بەڵام ناکرێ ئەوانە هەزروشم بەکاربێن لە کردەوەدا پێچەوانەکەی ببینین. بۆیە هیوادارم لەلایەنی ئێوە دەستخۆشیتان لێ دەکەم. ئەوەی لایەنی لاوازی ئێوەیە برای بەڕێزم، لایەنە ئیسلامیەکان، لایەنی ئێوە تا ئێستا نەوەتان پەروەردە کردووە، دەستپاکن، شکۆمەندن، دێگلێنین. بەڵام گلەیەکە ئەوەیە دەبی بە پێش دەسەڵات بکەون. هەست بەوە نەکەن کە ئێوە لەوان لاوازترن، نیشانی بدەن ئێوە لەوان پاکترن، دەبێت لەوانیش نیشتیمان پەروەردتر بن. چونکە خوای گەورە ڕێزی لە ئێمە ناوە. هیوادارم لە داهاتووش بەردەوام بن لە بەرزکردنەوەی هەستی نیشتیمانی و نەتەوەی ڕێزی. هیوادارم هەر سەرکەوتوو بن. دووبارە دەستخۆشتان لێ دەکەم، هەر سەرکەوتوو بن برای بەڕێز. زۆر سپاس کاک پۆڵەنجان. دەچمە لای پەیوەندیەکی دیکە باوکی عەبدوڵڵا لە هەولێر وەردەگرم. باوکی عەبدوڵڵا سڵاوی خوات لێبێ. سڵاوی خوا لە جەنابی شێر مامۆستا دەست خۆش بی. وعەلەیکە سەلام. لۆتەوەرەکەت وەڵای ئیسان چۆن هەستینەتەوایی بەرز دەبی وڵاتی خۆی خۆش دەوێت. ڕۆی کە هەست بکە تاکەکە لەو وڵاتەی هەست بەبوونی خۆی بکە، هەست بە کەسایەتی خۆی بکە، و هەست نەکا غەریبە. یان مەسەلەن لە چەند شوێنێکەوە چەند خەڵکانێک دەستیان بەسەر وەزعەکەیدا بگرن و هەر لە خۆیان پاوانی بکەن. ئەو بەشەرە ئەو ئینسانێک کە لەو وڵاتە و لەو خاکەی دەژیێ لە بەروبوونی وڵاتەکە و لە سامانی وڵاتەکە و لە خۆشی و ناخۆشی وڵاتەکەیدا بەشدار بی، ئەو کاتی هەستی دەبی، ئەو کاتی خۆشەویستی دەبی. بەڵام ئێستا ئەتوو هەست دەکەی لە وڵاتێک، یعنی هیچ بەشداری، بەڵام لە خەمەکەی بەشداری، بەس لە ناخۆشی و ئازارەکەی بەشداری، لە سوود و بەرهەم و خۆشیەکانی بەشدارنی. ئەمە وڵاتێکی خاوەن دوایە ئەم هۆکاری کە باسێکی دەبێتەوەی کە لاوەکانمان گەنجان یەم وڵاتە نیشتیمانیان خۆش نێت، هەستیان بۆ ئەم نیشتیمانە نەبێت. بۆ نەگەر حاڵەتێکی لە ناکاو بێتە پێشەوە، خوا نەخواستە داگیرکارێک بێتە پێشەوە، پێ وایە گەنجانی ئەم وڵاتە بەرگری لەم نیشتیمانە دەکەن؟ ئوستاز ئەوە دەبێت دووبارە دەرێمەوە. ئەتوو ئەگەر هەستت کرد سوودت وەرگرت لە وڵاتت، لە خاکت، بە خەم و بە ناخۆشیەکان و بە خۆشیەکانەوە، ئەو کاتی ئامادەیت. بەڵام تەمان ئەمن ئەو قسەی ناکەم، من دایمەن دەڵێن یعنی ئەو کەسە دەبی خاک و وڵاتی خۆی خۆش بوێ و ڕێزی لێ بگری، هەتا ئەو کاتێک کە جێی دەبیتەوە لۆی دەگونجێ. بەڵام ئەگەر هیچ ساری نما و ئەوەی نەما ئەوە شتەکە. بەڵام ئێدی ئێستا زۆر دار دەبینم لە ڕاگەیاندنەکان، زۆر گەنجەکان، زۆر ئەوەکان ئەو لاوانە دەرێن ئەمە هیچ ئیحتیمامان نما لە وڵات و هەر خۆزگە کورد نەبای. ئەمە لەگەر ئەو ڕێیانی بەڵام ئەوە لە ئازارەوە دەرێن، لە ناڕەحەتیوە دەرێن. ئەوانیش دڵنیا من ئەو کە ئەو کاتی ئەو قسانە دەکەن دریان بریندارە، هەستیان بریندارە. بەڵام دەبی ئاشت بکرێنەوە بە سوودی وڵاتەکە، بە خەم خواردن لێیان، بە کۆکردنەوەیان لە ناو وڵاتەکەی خۆیان. ئەو کۆمپانیا زەبەلاحانەی کە لێرەنە و 1970 داهاتی و سامانەکەی دەبن دیگەڕێنەوە لۆ گەنجەکان، لۆ خەڵکی ئەو وڵاتانە، لۆ خۆیان. ئەو کاتی خەڵکەکە هەستی دەگەڕێتەوە، خۆشی دەگەڵێتەوە، یعنی هەموو
هەست و ئەوەی دەبیتەوە خۆشی وڵاتەکەی خۆی نابەجێبێری و هەرشای لێ بکە. زۆر باشە، زۆر سپاس بۆ باوکی عەبدوڵڵا لە هەولێر و لەگەڵمان نبوو. دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک ئەمین لە سێ سادق وەردەگرم. کاک ئەمین گیان سڵای خوات لێبێ. وعلیکم السلام سەرچاو. وڵای گازەکانیان لە کاتێکا ئێمە لە نیشتیمانێکا هەمووان ئەزانین کە بەڵا دەنگە زۆر کزە کاک ئەمین ئەگەر کەمێک دەنگە بەرزکەیتەوە. بەڵێ هەڵام لە کاتێکا خۆشەویستی بۆ نیشتیمان ئەبێ لە کوێ بێت تۆ لە نیشتیمانێکای خەمی ئەوتە ڕاک بیتەوە خەمی ئەوتانێ لە گەرما بخینجێ خەمی ئەوتانێ لە ئەبیئاوێ یعنی بخینجێ خەمی ئەوتا لافاو بوو بە لە وڵاتێکا ئەژی تۆ نایاتایدایە یعنی دارستانێکە دارستانە یعنی بەڕاستی تو زۆر خۆشیە یعنی کۆمەڵی خەڵک لە وڵاتە لەگەڵ ئەفریقا هیچ فەرقی نییە یعنی فەرق عادی یعنی بەڕاستی سیانی کردو بۆ خەڵک یعنی ئەمانە وایان کردو لە کۆمەڵی خەڵک لە وڵاتە وەکو موبایل وحدەی دیەکان شتەکە موبایلێک وحدەی قسە ناکات ئەمان لە دڵی خەڵکانی لە گیفانی خۆیان هەموو هەوڵی تێکۆتیان بۆی گیفانی ئەم خەڵکە پڕ بێت بۆ مانەوەی خۆیان لەبەرەوە من نیشتیمان چی لێگەم یعنی تۆ دایمە خەمی هەموو شتەکانتە لە وڵاتە خەمی مناڵەکەتە لە خەسەخانە دەرمان نییە خەمی یاساتە بۆ تۆ سەروەر نییە خەمی نادەنیان خەمی چی خۆی هەلی کار نییە ئیشێک نییە کە گەنجەکانمان لە وڵاتە بیکەن بۆ نمونە کاژانەر نەک بۆکەن هەست بۆ ئام بۆ ئام بۆ ژیان نیە تۆ ئەو گەنجێکە باسی گەنجێک دەستوانایکی هەیە ئەڵێ ئەڕۆم هەڵیە لەم دەسەڵاتە هەڵیە لەم وڵاتە هەڵیە ئەم دەر نیشتیمانە هەڵیە ئەمە مەسەلەنی هەر بۆ گەنجێ کاکە هیچ کەسی ئەم نیشتیمانی خۆشنا ئەوەی کە خۆشی ئەوێ هەمووان لەڵێن مشەخۆرەکان و نەخانی خۆیان نیشتیمان من چی دێگەم ئیتا من کەمێوەدان لە مناڵەکانی ڕەق نەبێتە ئەم شتانە یعنی تۆ لە وڵات لە کاتێکە تۆ هەموو شێ ڕێ ئەم وڵات کەرانێکی دییان نییە حیشتی دییان نییە تێدا داوی بەدی سێمانی هەولێر فڕۆکەوە بە عەسمانی زۆ بۆ فەقیر هەژار نەبوو هەمووی بۆ خۆیان بوو یعنی تۆ بەڕاستی شتێک نەماوە کە من بۆ خۆم ڕێی خۆم ئیمان بۆ سپورتای بۆ پیان من نازانم یعنی بەڕاستی وەکو دارستانێک وایە زۆر ڕاستە زۆر باشە کاک ئەمین دەچینە لای پەیوەندیەکی دیکە زۆر سپاس کاک ئەمین گیان لە سێ سادقەوە هەر لە سێ سادق دەمێنینەوە کاک نەژاد وەردەگرین کاک نەژاد گیان سڵاوی خوات لێبێ خوا لە تۆ باشی بەڕۆژیان وعەلەیکە سەلام سەرچاومە کاک نەژاد گیان چاوەماتەکەم حورمەتێ کاک نەژاد لەسەر بابەتەکەمان چیت هەیە ئایا پێت وەڵڵاهی برای بەڕێزم هەستی نەتەوایەتی چۆن وەڵای من وەکو کەسێکی کورد هەر بە نازانم بڵێم چی نیشتیمان وەڵای هیچ واتایەکی نەداین ئەمانە وایان لێ کردووە بۆ ئەوانە ئێمە بوونێتە خۆڵەمێش و ئەوان لە کۆشک و دەلار و ڤێلا و یانی ئێمە وەکو خۆڵەمێش وایە ئێمە فیتاوین و ئەوانش یانی لە کۆشک و دەلار و ڤێلا و بەڵام کاک نەژاد هەندێکن بەرگری لەوە دەکەن کە پێیان وایە نابێت بابەتی سیاست بابەتی دەسەڵات بابەتی حکومڕانی وڵات پێوەست بکرێت بە ئینتیمای نیشتیمانی پێوەست بکرێت بە خۆشەویستی نیشتیمانەوە دەبێت خۆشەویستی نیشتیمان لە ناخماندا چێنرابێت و بەرداوامی پێ بدەین تۆ ڕاچی لەسەر ئەو ڕائیە وەڵڵا خۆ ڕاستەکان تەواوە باش ئاخر چۆن من بستێ خاکم نەبێت لەم نیشتیماناکە جیا بژیم چۆن هەستی نەتەوایەتیم هەبێت ڕاست زۆر باش کاک نەژادیان زۆر سپاس بۆ پەیوەندیەکە زۆر سپاس دەکەین دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک حەمەڕەشید لە ژاراوە وەردەگرم کاک حەمەڕەشید گیان سڵاوی خوات لێبێ ماوەی چەند ڕۆژێکە دەنگی نییە لە بەرنامەکانی دیکەدا ڕێزم بۆ تۆ بۆ کەناڵەکەی بۆ ساپەکەی بۆ بینەران و بیسەران بەڕاستی بەرنامەداناوە بەڕاستی ئەمە وەتەنیەتە ئەمە نیشتیمان پەروەریە دەستخۆشی لێ دەکەم ڕێزم بۆ کاکە پۆڵایی قسەی جوانی کرد هەستی نەتەوایەتی دەبێ ئەوانەی دم لە پیادە و سەرکردایەتی دەوتن هەستیان هەبێ نیشتیمان پەروەر بردو دەگەیشتی ئەمانەی کە ئێستا دمسپیە من خۆبە نیشتیمان پەروەر دەزانن بە قسەی باقوبریەک کوڵیان هێستا بۆ نیشتیمان ئەم هەموو گەنجە سەرگەردان بێر و بەوێدا دەڕوە وەڵڵا وەکو بە سەر چاوی من دابڕن کە کاکووەتەنی بەجێ دێڵن خاک پەروەری ماوە نیشتیمان پەروەری ماوە ئاگام لێیە پرۆژەی نیشتە جێبوونیان دروست کردووە خەڵکەکە خۆ پیشاندان دەکا لێیان دەپرسن
چەند لەو پرۆژەیدایە کە تەسمینت ناکەن دەڵێت چل وەرەقە چل دەفتەر بوو فەقیریە ئەمە پرۆژەی نیشتیمانیە ئەمە بۆ فەقیریە ئەمە یەکسانیە ئاوا خزمەتی نیشتیمان دەکەن کاک حەمەڕەشید بۆچی لە میدیاکانیان هەمیشە بەردەوام پشتگیری لە نیشتیمان و خۆشەویستیان بۆ نیشتیمان دەرەبڕن و ئەم شتانەیان هەیە بەڵام لەم لا هاوڵاتیانی وڵاتەکەی بۆ شێوازە ژیان دەگوزارێنن گەنجێک بەیانی تاوەکو ئێوارە دەگەڕێت بۆی کە هەلێکی کار ئیشێکی دەستکەوێت دەستی ناکەوێت و ینی ئالێرەدا دەرەکەوێت کە هیچ ئینتیما و هیچ خۆشەویستێکی بۆم نیشتیمانە نابێت والله ناخوا پێم خۆ پیان خۆشە وڵاتەکە وێران بێ پیان خۆشە چی گەنجە بڕوە ئەمە هەڵوێستیانە بنا شەڕیان لەسەر کورسی نەدەکرد شەڕیان لەسەر دەسەڵات نەدەکرد دەموو نیشتیمان پەروەربان لە بیریان چۆتەوە میلەتی کورد ئەم هەموو بالێناوە دەربەدەری ئەنفان چینیاباران چوزانم ئەم هەموو داماتە ئەم هەموو سەربڕینە لە بیریان چۆتەوە کاکە دەسەڵاتەکەمان نیشتیمان پەروەر نییە وەلای بۆ نیشتیمان نەماوە بەداخەوە ماهومێت دەکەم داوا دەکەم لە حیزبانی ئۆپۆزیسیۆن لە میلەتەکەی وەلا بگرێتەوە بۆ نیشتیمان بەڕێزەوە تەماشای خاڵق و وڵاتەکەیان بکەن چاو لەوانە نەکەن کە بوونە ملیاردێر و ملیۆنەر ئەمانە دەسەڵاتی میلەت نین ئەمە وەک بڵقی سەراون ناڕەحەتیەک ببێ بەڕاستی لەگەڵ میلەتدانین لەگەڵ خاڵق وەتەن نین کە لەگەڵ خاڵق وەتەن بانایە ئەم هەموو منملانایان لەسەر دەسەڵات و پۆست و حیزبایەتی نەدەکەن دەستخۆشی لێ دەکەم بەڕێ لە برادرانم نەزم زۆر سپاس بۆ کاک حەمەڕەشید لە ژاراوە دەچمە لای پێندێکی دیکە کاک محەممەد لە هەولێر وەردەگرم کاک محەممەدیان سڵای خوارد لێبێ سلام علیکم وعلیکم السلام سەرچاومان دەستخۆشی بەرنامەکەتان دیەکەم تەوەشی جوانتە هەڵبژار دوستان خۆش بێت زۆر سپاس دەکەین کاک محەممەدیان بەنسبەت تەوەری بەرنامەکە چۆن ناسی نەتەواتی نیشتیمانی لە هیتاچی کورد بەرز دەبێتەوە بەرز دەکەم بەرزکردنەوەی هەستی نیشتیمانی نەتەواتی لێ کاکی هەر وڵاتێک هەر جێگایەک هەر کۆمەڵگایەک هەیوەستە بە چەند خاڵێکەوە یەکێک لەوانە ئەوەیە کە تۆ ژیانێکی باشی بۆ فەراهەمکە بۆ تا ئامابڵین بۆ هاوڵاتیانی ئەو هەرێمە ئەو وڵاتە ئەو شارە ئەو دەڤەرە تۆ نەوت بە 270 بێ بۆ خۆت بە 6,000 بیفرۆشی بنزین بە 1,200 بێ کارەبات ئەمپێری بە 20,000 بێ یعنی بڵم چی تخوێت تا 5 ساڵ 6 ساڵ دەخوێنی تا عینت ناکە تەماشادێکی ڕۆژانە خەڵکی وا دێت لەگەڵ ڕێزی دەوام بوو بەڕێز و ئەو کەناڵە بەڕێزە و هەموو ئەو بینەرانی ئەو کەناڵە ژێردانی ئەو کەناڵە بەڕێزە خەڵکی وا دێ کاسەلێتی وا دێ ئاڵایکی کوردستانی بەقەدەر 2 سانتیمەتر لەم لا هەواسی وە خۆی کردو بە دکتۆرازەی ئەم دالیان پێڵواسی و ئەم دکتۆرای لەکیدا دهۆڵزە دەفەزەنە دهۆڵچیە دالیشان پێوەختە دکتۆر فڵانکەس شاد ئێستا لێ کۆڵەوانێ زەدۆی زەڕبی لەبەرنیە ئەمانە دەبین تۆ هەستی نیشتیمانی چی کە تۆ تاکێک ژیان بۆ فەراهەم نەکەی هەستی نیشتیمانی نامێنێ با من یەکشت بە بەڕێزت بڵێم لەو کەناڵە و ئەو کەسانێکی جوان دەجا من دەبێت لەوانەیە کە تێگە بێ ڕەخت لە قسەکانی من بگرێت بەس خوا چانیە من لەگەڵ قسەکانی دڵ زمانێکە خوا ئاگادارە ڕۆژیشان لە ناو هەولێر لە بینی کەزنەزان و هەولێر ئەو فلاسفیاسیە لەوێ لە کامێرەمدا 7,000 لێ وەرگرتووم بۆچی 7 لە کامێرەم داوە لە کامێرا خوا ئاگادارە لە 150 کوردستانێکی بەقەت ئەو 7,000 پێ ناخۆش نییە کەلیانسە تا ئێستا حەل لە نوێژمدا بۆ پێ ناخۆشە پێ دوایە چێتە گیرفانی ئەوانەوە زوڵم بوو لە پەنایەکە و دای نابوو خۆ کامێرەیەک نەبوو دای ناباشکە لەبەر دارێک دای نابوو خێزان نەخۆش و دەمبرد بۆ حەدەستوین يعني الظلم أو حتى هل ناخذ هذا من دواء خوا قدر كدوش يعني بقدر حتى هذا بناخذ يعني أول ده عزيزي كرار خود ما الظلم ده هو تكاني خودتي تو كاري بكي من حواتك أول ده عزيز ما يدابزي خوا قدره أو ذاتي يطلق البرز الدقاء بتمام وقت شر 11 مزالية بكرم بتشوار وانزانه وبس من في سنجرة كان يبيشوا بس بوشر مزاري ميجونا بهم بدهم يحط شرط فان يبدأ عشاكم جيري فينان يسمعكم دعاء تمشادكم أوان يوم بعد أو قاكيهم بلقية تمشادكم تأخذ لابنها كل فروشتي مرديان لقل كان دبل عكسنان بيد وشي بلا بلسلي كل فروشتي نودي بلزيان لقل كان عاديان بودني رتاق مية كل باش بها نسوي
بۆ هیوایە کە ئەمانیش بۆ شێوازێ بکەن نیشتیمانمان خۆش بێ. زۆر سپاس بۆ کاک محەممەد لە هەولێرەوە لەگەڵمان نبوو. هەر لە هەولێر دەمێنینەوە دەچمە لای پێندێکی دیکە کاکڕێکار خۆشنا وەردەگرم. کاکڕێکار سڵای خوات لێبێ. سلای لە تۆ لە بەڕێزانیش. وعەلەیکم سەلام. باشی کاکڕێکار گیان. زۆر سپاس دەکەم برای بەڕێزم. وەڵاهی من عەزم کرد لە سەرەتا لە بەڕێزت بپرسم چۆن هەست بە نیشتیمان بکەم کاتێک من هاوڵاتیەکم لە شاری هەولێردا دەنیشم نزیکەی 6 مانگە بە دوای ئیش و کار و کەسافەت دەگەڕێم بەهۆی هێنانی کۆمەڵێک بیانی کە پێویست ناکە بژمێرم چێ دەوڵەتێک و چ وڵات و سلایەنێکن کە ئیشیان پێ دەکەن لە شاری هەولێر. قەسەم بەخوای گەورە من خاوەنی 4 منداڵم 3 منداڵم قوتابین باڵێن یەشان شیرە خۆرن. ئێستا لە ماڵی من بڕی 1000 دینار نییە کە گچکەترین پێداویستی سەرەتایی منداڵەکانم تەرخان بکەم. یعنی پێداویستی سەرەتایەکانی منداڵم نییە. من ئێستا چۆن هەست بە نیشتیمان بکەم چۆن بزانم نیشتیمانێک یەکە دەبی بەرگری لێ بکەم یاخود نیشتیمانێکە من خۆم بە نیشتیمانی خۆمی بزانم. یعنی چۆن هەست بە نیشتیمان بکەم بەڕاستی ئەو پرسیارەکە لای من و خانەوا دەکەم. پێت وایە کە کاربەدەستان و دەسەڵاتدارانی ئەم هەرێمە وایان کردووە کە خودی خۆت ئاوا بۆ شێوازە نیشتیمانی خۆش نەوێت لە کاتێکدا کە ئەوان وایان کرد بێت باری دارایی و باری ئابووری تۆ بۆ شێوازە بێت؟ بێگومان بەڕێزم من چەند جار هەوڵم داوە لیان نزیک بمەوە ئەوە بکەمەوە تەنانەت کێشیان لێران نەگرتوم باسی وەزە و حاڵی خۆم بکەم نەک شتێک لە بۆ بکەن. یعنی من چیمە داوام لە هەندێک بەرپرس کردیە کە پێویست ناکە ناوەکانیان بێنم تەنها ئیشم لە بۆ بدۆزنەوە. کاکە من زمانی عەرەبی دەزانم من خەتێکی زۆر خۆشی نووسینم هەیە من لە زۆر ئیش و پرۆژەدا دەتوانم ئیش بکەم بەڵام کەس گوێم لێران ناگرێ. لەبەرچی کابراایەک لە بەنگلادیشەوە دێ کەسێک لە بنگلاشەوە دێ کە ئەنا ئاسی خوێندەواری هێنە زمانت دەزانینەوە ئیشی پێ دەدرێ و بەردەوام دەبێت لە ئیشێک و داهات و ماگانەیەکی باش لەبەرچی من کە کوڕی ئەو خاکە و نیشتیمانەم کە لەسەرم واجبە بەرگری لێ بکەم و لەسەرم واجبە لۆمی خۆ بەکوشتن بدەم کەچی نەتوانم کەمترین داهات ڕۆژانە لە بۆ ماڵی منداڵم دەستەبەر بکەم کە گچکەترین پێداویستی سەرەتایی منداڵەکان ئێستا لە ماڵی مندا نییە. یعنی چی بکەم بۆ نیشتیمانە دەتەوێت چی بۆ یعنی کەسێ لە شوێنی من بێ بتوانی بەرگری لە نیشتیمانێک بکە لە کاتێکدا تەنها ئەو بڕە ئازوقەی ماگانە کە حکوومەتی عێراقی دەیداویش حکوومەتی هەرێمی کوردستان نایدا هیچ داهاتیشتر لە ماڵی مندا نەبێ کە من چەندین بەرپرس چوومە بەردەرگای ماڵیان و داوای ئیش و کار و کەسابەتم کردووە نەک داوای هاوکاری کە هەر گوێشیان لێرانە گرتم هەر وەڵامیشیانە داومەتەوە و بەڵێنیشیان پێداوم بە درۆ. کاکڕێکار بڕوانامە دەیە تۆ؟ من بەڕێزم نەخێرە من کات خۆی تا با بڵێن 6 ئامادەی خوێندومە وازم لێ هێناوە بەهۆی بوونی با بڵێ خێزان. بۆیە پرسیارە دەکەم لەوانەیە کەسانێکی زۆری ژەبن هەر بڕوانامەیان هەبێت وەر بۆ شێوازی تۆ بن کاریان دەست نەکەی بەداخەوە لەم وڵاتەدا. بەڵێ زۆرن لەوانە بەڕێزم منی شڕەنگە یعنی لە زۆر بوادە شارەزاییم هەیە من زمان لەوانەیە بزانم زۆر توانم پێەیە بەڵام کەس گوێمان لۆڕاناگری بەداخەوە ئەمڕۆ بیانیەکان و هێنانی خەڵک لە دەرەوە وای کردووە گەنجەکانی ئەو نیشتیمانە و هەڵاتیانی ئەو نیشتیمانە بازی هەڵەیە و حکوومەتە دەدە. ڕاست بەداخەوە بۆ هیوایی کە گوزەرانی هاوڵاتیان چاک ببێت ینی جێگەی داخە ئەنی خەفەتە خۆی لە وڵاتەدا لەم نیشتیمانەدا کە پڕێتی لە سەروەت و سامان و نەوت و ئەو هەموو داهاتر من لە وڵاتەدا هەیە خێزانێک لە وڵاتی ئێمەدا بۆ شێوازە ژیان بەڕێ بکەن. زۆر سپاس بۆ کاگرەکە لە هەولێرەوە لەگەڵمان بوو. دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک عەبدوڵڵا لە پیرەمەگرون وەردەگرم. کاک عەبدوڵڵا سڵاوی خوات لێبێ. وای خوا لە تۆ دێ برای بەڕێزم دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم. عەلەیکە سەلام کاک عەبدوڵڵا گیان سەرچاومان. برای بەڕێزم خۆشەویستی وڵات و نیشتیمان لەو ڕۆنەیدا لە لای خەڵک کاو بۆتەوە مانای ڕۆژێکە خەڵک وڵات و نیشتیمانە خۆیگە حاکمەکەت حەدل بێ ئەمڕۆ لەبەر حاکم ئەگە حاکمەکانمان عەدڵنی سەرکردەکانمان عەدڵنی ئەگەر بێت و حکم لەدەست ئیسلامدا بێ حکم بە قورئانی بکرێ داهاتی ئەو وڵاتەی بەشی هەموو تاکەکی کوردستان و عێراق دەکات ئەو داهاتەیەکەدا دێتە دەستی ئەو حیزبانە بەڵام هەمووی تەخشان و پەخشان دەکەن و
ئەو هەموو گەنجولاوە سەری خۆی هەڵگرت بۆ وڵاتان دەڕوا لەبەر بێکاری لەبەر بێ ئیشی هەر هەمووی زاکۆ و پەیمانگای تەواو کردو هیچی دانامەزرێ بە دوای کرێکاریشی دەست ناکەوێ لەبەر ئەوەی حاکمەکەمان عەدل نییە برای بەڕێزم ئەگە حاکم عەدل بێ خەڵک نیشتیمانی خۆی چۆن بەجێ دێڵێت چۆن دەڕوا خۆی بە دەریادادا لە دەریای ئیدەی دەخینکێ و لە وڵاتان بەبەتا خۆراکی قەژ و مافیەکان لەبەر ئەوەی کە خەڵک نیشتیمانەکەی دەبەر چاوکوتە بەهۆی دەسەڵاتدارانەوە بەهۆی سەرکردەکانەوە هەتا حاکمی عەدل ئەگە حاکم حکم بە قورئانێ بکە وڵات ئەوە نابێ بەڵێ لە خۆشیدا لە کاتی پێکەنینە لە کۆڕی گریان و ماتەم و ژینە ئەی نیشتیمان من تۆم هەر لە بیرە هەر لە بیرە ئەڵێ بڵێ نوچی خەڵم زۆر لە شیر باشتر بەپارێزی عەلەم مردن سامانت دەدەست بەستێنێ بەڵام ناوی چاک تا فەر دەمێنێ عادل و خۆزگە لە خۆزگەی داری دنیاە حاکمێکی عەدل بە هەبا وەکو ئیمامی عومەر گادا سەر حکم و زارێ لە پێشەوە سێ خێزانەکەی چۆن دەبێ خەڵک برسی و ڕەسوڵ بێت و زێر و ئاڵتونی بێ زێر و ئاڵتونی خێزانەکەی خستە خەزێنەی حکومەتەوە بۆی نابێتی خەڵک هەژار و فەقیر بێ بەڵام بەڕاستی بە سەڵاتدارانی ئەو ڕۆمان هیچ ئاور لە فەقیر و هەژاری نادەنەوە تەنها خەریکی قەسر و قسوور و پارە دزین و ڤێلاکانی خۆیان و چی پارەی وڵاتە لە باقی وڵاتان غەزنیان کردو و فەقیر و هەژاریشیان بەلا ناوە لەنا ئەگە بێت و ئاسمەکە عەدل بێ وەڵڵاهی داهاتی ئەو وڵاتی بەشی هەموو تاکەکی دەگا هەموو تاکێک مەعاسخۆر بێ دەستخۆشی دارن دەگەم باکاتی برادەران نەگرم زۆر سپاس بووە کەناڵەکەتان دەستخۆشی ئەو بەرنامەتان لێ دەکەم برای بەڕێزم زۆر سپاس کاک عەبدوڵڵا گیان زۆر سپاس دەکەین دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک عەلی وەردەگرم کاک دارا گیان سڵاوی خوات لێبێ کاک دارا لە عەربەت سلام علیکم وعلیکە سەلام کاک دارا گیان تۆ باشیت برای باوکم سلامی خوای گەورە لەو میلەتە موسڵمانە بێ کە سابقەن ئەرد و ئاسمان قورئان مزگەوت شێخ و مەشایە کەم کەس پێش مەلاکەوتایە بەهای هەبوو نرخی هەبوو بەڵام ئەمانە لە دواوەیە هەمووی بۆ بە مادە تەکنەلۆژیا چەنە ئیسادەی هەیە ئاگا لێ نەبێ و نەیترێ و کا بە قوڕە پارە چەنە خۆشبەختیێنێ ئاگا لێ نەبێ و باتە ناو جەهەنەم نیشتیمان ئەمڕۆ کراوەتەوە تا سەرێسقان مەگەر ڕۆچوونی زەوی یا بوومە دەرجەیەکی بە قووەت یا نازان چی چاکیکە یا ئەوەیە خەڵک ڕووکاتە قورئانی پیرۆز و خالقێکی بۆی چاکە نیشتیمانێ وشک بێ بارانی نەبێ داهاتی نەبێ خەڵک داماو بێ کزەڵ بێ ئەمە بە مەڵاکەک دارە داهاتی هەیە وڵاتە بەس ناڵن بە عەدالەتی دابەش بکرێ آخر ئەزانی چۆن عەزیزەکەی من خوای گەورە فەرمێ قەوم لا یاقیلون قەوم المفسدون ئەم قەومە باش بوو خراپیان کردو تێکیان ناوە ئەگینا خۆی شعرێکی پشکۆلە هەیە ئەگەر جۆم لێ بگریت و شعرەکە سێ نەوعە سێ بەشە یەکەمیان ئەڵێ ڕۆڵە گیان نەخۆی تەفرەدان بە دەستی دوژمنان خۆشەویستی نیشتیمان ڕوکنێکە لە ڕوکنی ئیمان ئەمە بەشێکی شارێ تریشمانەیە مەخسەی مەشروب نییە مەخسەی غەڵەتە ئەڵێ کە جامت خستە سەر لێوت غەشیمانە ئەگە زەهریشی تێدا بوتاوانی خۆتە بیزانە هەڵە یاخود گونا حەزگەر لە کاتێکا کە بێهۆشی سزا و تاڵاوی هەرچێ بێ ئەبێ وەک بادە بیش و بینۆشی ئەمە هی ڕابردوو خەڵگەستە وای لات و ئێستش دنیا ڕابردوو بۆ قیامەت لەوێ خراپتری لێ هەست کە زاگای لە خۆی نەبێ ئەمە خوا پێمە بڕەبا و شارێترم بیرکێتەوە ئەوەی مامۆستا حەمەدەزایە فەرموو ساحب فەرمووبی ئەڵێ فەندی پێشینان ئەڵێ کاسەی پر ئاشتی ماڵە هەزار کاسە پڕ بوو لە خوێن کاسەی ئاشتی هەر بەتاڵە فەندی پێشینان ئەڵێ سوار نەگرێ نابێ بە سوار ئێمە هەزار سەرکردەمان لە 10,000 سەرکردەیە نەبوو بە سوار شارە تریشمێ پێمە بڕێتر کۆتایی بێنم مامۆستا پیرەمێردی شاعیر ناسراو بە پیرەمێرد حاجی تۆفێت ئەفەرمێ هەر دارێ لقی زۆر لێ بێتەوە ئیتر ئەوەندە بەرز نابێتەوە ڕووبارێ جوۆگەی زۆر لێکەوتەوە گوڕەی نامێنێ و ها کاتوەوە وڵاتی حیزب و حیزبی تێکەوێ هەرکەس دەستی بوو بەشی خۆیەوێ دووبەرەکانی خێڵێکی فەوتان سەرداری سەرکار زۆر دڵی ڕەنجان لە بێکاریە ئەم کاروبارە تاریکایی شەو ئێوارە دیارە کاکە سڵاو ڕێزمێ زۆر سپاس بۆ کاکدارا لە عەربەتەوە لەگەڵمانە بوو
بەڵازان و خۆشەویستان وەک پێشتریش ئاماژەم پێکرد لە بابەتی هەستی نیشتیمانی و هەستی نەتەوایەتی لە نێو گەلی کووردا دوو بەرە هەیە. بەرێکیان باز لەوە دەکەن کە مەفروزەوە دەبێت نیشتیمانمان خۆش بێت، هەموو بابەتەکان هەموو ململانێ و سیاست بخینەوە لاوە تاوەکو ئەم نیشتیمانەمان خۆش بێت و هەستمان بۆ ئەم نیشتیمانە هەبێت. بەشێکیان پێیان وایە کە گەنجانی ئێستانەوەی ئێستا زوڵم و ستەمی حزبی بەعسی نەبینیوە، زیندانەکانی حزبی بەعسی نەبینیوە، ئەو داگیرکاریەی ئەو ئەنفالەی کە حزبی بەعس ئەنجامی داوە ئەمنەوەی ئێستا نەیبینیوە، بۆیە ناتوانێت بە دڵ و بەگیان ئەم نیشتیمانەی خۆش بێت. بۆیە ئەوان باز لەو دەکەن کە نابێت ململانەکان و بابەتی سیاسی پەیوەست بکرێت بە خۆشەویستی نیشتیمانەوە. بەشێکی دیکە باز لەوە دەکەن کە حکومڕانی ئێستا حکوومەتی ئێستا وایان کردووە کە دەسەڵاتدارانی ئێستا هاوڵاتیان گەنجان ئەم نیشتیمانیان خۆش نەوێت و هیچ هەستێکیان بۆ نیشتیمانەکەیان نەبێت. پەیوەندێکی دیکە وەردەگرم مامۆستا سلمان لە هەولێر. مامۆستا گیانسڵاوی خوارد لێبێ. لە هەمووتان و لە کەناڵە خۆشەویستەکەتان. وعەلەیکە سەلام. مامۆستا گیان سەرچاومان. برای بەڕێزم، بەرای من هەستی نەتەوایەتی و نیشتیمانی وەکو عەقیدەیەکی سابت پەیوەندی بە خۆشەویستی ئاین و خۆشەویستی دایک و باوک و خۆشەویستی نیشتیمان ئەم سێشتی خەتی سوورن پەیوەندی بە پەروەردەکردنەوە هەیە لەناو ماڵ و لەناو خانەوادە لەلایەن دایک و باوک و لەلایەن ئەو کۆمەڵگەیەی کە تیاژی هەچ ئێستا زیاتر ڕووی لە خانەوادەیەکی دینداری بێ، زیاتر بەهۆی نیشتیمانی پەروەردەیی بۆ نمونەش زۆربەی سەرکردە و کۆنەکانی ئێمە هەر هەمویان کەسانێکی ئاینی بەڕێز و گەورە بوون، هەر هەمویان ناوبانگیان دیار بوو لە شێخەکان و لە قازی نەمر و لە مەلا مستەفا بارزانی لە هەموو ئەوانە بە کەسانی ئاینی بوون، چونکە ئەوانە شۆڕش و خەواتیانە کرد. بەبوو چونێمە حکومڕانی ئەبێ جیاکەنی لەگەڵ نیشتیمانی، دەسەڵات ئەبێ جیاکەنی لەگەڵ نیشتیمان. يعني من أجد صلاة أدي خرابية حكم رأي شبه خرابية أدي ساعة فيبوت يد خشوية الاجتماع الاجتماع ده صلاة خاونية اجتماعية ده صلاة رجل رجال بعض بجاردين ده شيء بلا شيء ده صلاة كي بلا من اجتماعنا كأمل أبو معن يعني من نموني كوبو يعني خوخكاتي خوي لهشتاكانا خوفاتي شيء حكم رأي نبون شو الصفة جاش أبو كاكا قوانين نبيري أنا همو بيش وردي كردستان دوازور ذات بيش وردي نبون طالما لهشتاكان 400,000 جار شبو كواد أمش نشيا في وسط بتاعي خلق أبو آمادة نبو هذي جاشي تبخادة الثانية إذا نشتري آمادة أو عقيدين سوا برسنبو نبنا وإما باش تكاد جاكينو راسا تنعلم حكم رئيس بجيس تكاد إكتاب الشوازي تكروتي معنوي لري كتاب خانكانو لري سيمينيارو لري أدائي باشو خلق الشمالي خوش بيه بلا من يدل أوشا ثالثي أداء تاعك اجتماعي خوي هر خوش مامۆستا سەلمان زۆر سوپاس. من پێم وایە کە مێژووی گەلی کوردەوە دەسەلمێنێت کە ئەم گەلا بەردەوام هەستی نەتەوایەتی لە دڵی دابووە، خۆشەویستی نیشتیمانەکەی لە دڵی دابووە، هەر کاتێک داگیرکارێک هەر کاتێک شتێک ڕوبەڕووی ئەم وڵاتە بوو بێتەوە بە منداڵ و بە خوشکان و برایان و هەمویان پێکەوە بەرگریان لەم نیشتیمانە کردووە. دەچمە لای پەیوەندیەکی دیکە خاتوو هەنا وەردەگرم لە کۆیە. خاتوو هەنا سڵاوی خوارد لێبێ. سڵاوی خوا لە جەنابێ. سەلام عەلەیکوم. وعەلەیکە سەلام. سەرچاومان. تەوەرەکەمان لەسەر چی بوو؟ تەوەرەکەمان لەسەرەوەیە چۆن هەستی نەتەوایەتی و نیشتیمانی لای تاکی کورد بەرز ببێتەوە، چی بکرێت کە نیشتیمان وڵاتمان خۆش بێت. کە کاتێک ئەم بەرپرسانە وجدانیان بۆ گەڕایەوە و کاتێک کە داهات و نەوتی ئەم هەرێمە بە یەکسانی بۆ هاوڵاتیەکانی گەڕایەوە و کاتێک کە ئەو خاکی کە داگیر کراوە لەلایەن تورکیاوە بە هەندێک ناوچەکەی باشەکە کاتێک گەڕایەوە سەر هەرێمی کوردستان و ئیتر ئەو کاتە ئێمەش بڵێن هەستی ئەومان بەبەردەبێتەوە، بەڵام ئێمە هەر ساڵیانی نەوتمان وەرنەگرتووە، باشەوە نەوتەکەی یعنی وڵاتان چەندە پێی سوودمەند بوونە، باشە خانەنشینێک کە 220,000 معاش بێ 250,000 کو ببینێ نەوتەکی پێ دەکردێت ئەوە سەماسی کردستان دێ باشە لە کاتێکدا خانەنشین دەبێت خۆشترین ژیانی هەبێتم کە توانای کاسبکردنی نامێنێ چونکە بە تەمەندارەکە دەبێت حکومەت یارمەتی بدا. ئەو کاتە هەستی نیشتیمانی پەروەریمان بۆ دروستە بێت و خۆشمان دەوێ و لەسەری بەجێ بێن
باش ئەم خاکە کە فرۆشراوە کە لەلایەن تووشیاوان داگیرکراوە خۆشمان ناوێت تاکە ئێمە خێرمان لێ نەدیوە ئێمە ئەو هەموو نەهامەتیەی کە دایکم و باوکم و یعنی باو بە پیرانمان کە ئەو وینێکە نەماون بەڵام خاتووانە تۆ پێت وانە کە مەفروزە بۆ نمونە ئەم نیشتیمانەمان خۆش بێت وە لە ڕێگەی خۆشەویستی و وەلائمان بۆ ئەم نیشتیمانەوە وا بکەین کە بەرەنگاری زوڵم و ستەمبینەوە نادادی قبول نەکەین بەس ئەخڕاوەستا ئێمە یعنی ئەوەندە نەهامەتی و باو بە پیرانمان ئەوەندە نەهامەتی و شتێک بینیوە ینی ئەو هانە کاتێکە ئاواشیان بەرامبەر دەکرێ و ئاوانە ینی ئەو ناحەقیە نەعەدالەتیە و ئەم زوڵمان لێکراوە ئەوانە ینی زۆر ئەوەی ناکرێ باشە بەڵام کە کاتێک وجدان بۆ بەرپرسەکان گەڕایەوە و خۆش بزەرانی بۆ هاوڵاتیەکان گەڕایەوە ئەو کاتە ئەتواندرێ و خۆشمان بووێ و پارێزگاریشی لێ بکەین و وجدانی خۆشمانی لە پێناودا بنێن بەڵام بڕوا ناکەم ئێستا ڕاپرسێک بکەی لە قوتابیستیشی ئەم وڵاتی خۆش بووە و پارێزگاری لێ بکە کەم کەس هەیە لەبەر ئەوەی کە لەم نەهامەتیدا دەژیە با لە کاتی هاوڕێیان زۆرتر نەگرم زۆر باشە سپاستانەکەم و کاتێکی خۆش سپاس بۆ خاتو هەنا لە کۆیەوە لەگەڵمانە بوو باوکی محەممەد لە هەولێر وەردەگرم باوکی محەممەد سڵای خوا لێبێ السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليك السلام سرچاومان خدا پایتاکە خواتە مندرستاکە ئینشاءالله لەسەر بابەتە جوانانەی کە پێشکەشی ئاولاتیان دەکەن. بەڵێ باوکی محەممەد لە خزمەتین. وەڵای براجان بەنسبەت خۆشویستنی و ئیجتیماعی وانی ئەوەی وڵاتی خۆی خۆش بێت بەشێکە لە ئیمان بەڕاستی ئەوەش هۆیەکەی دەگەرێتە سەر ئەوەی دووری لە سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر تەماشاکەی لە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو کەسی مسلمان قسە دەکەین وەکو عوامەکە نا وەکو ئەو کەسانێکەوە خۆیان بە شوێکەوتی پێغەمبەر دادنێ صلی الله علیه وسلم تەماشا دەکەین پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک لە شاری مەککە هیجرەت دەکە خوای گەورە فەرمانی پێ دەکەی هیجرەت بکە دەگریێتن ئاوەڕدەداتەوە دەفەرمێ وەڵڵاهی ئەگەر بێت و قەومەکەم دەست نەکرد بە قەت بەجێ نەدەهێشتێ بەڕاستی ئەگەر بێت و ئێمەش ئەگەر بێت و خۆمان بە شوێنکەوتی پێغەمبەر دابنێ صلی الله علیه وسلم ئیمانمان تەواو نییە ئەگەر بێت و وڵاتی خۆمان خۆش نەوێتن ئیمانمان تەواو نییە ئەگەر بێت و دیفاع لە وڵاتی خۆمان دەکەن ئیمانمان تەواو نییە ئەگەر ئێستا بەڕاستی تەماشا دەکەین ئەنگۆ خەڵکەکە کە مسابقەی ئەو بەرنامە کرد هەمووی دابەستێ سەر حکوومەت کاکە هاوڵاتیانیش تاوانیان هەیە هاوڵاتیانیش گوناحبارن هاوڵاتیانیش کەم تەرخەمن ئێستا لە مەنتیقەتی شاری هەولێرەمە وەرە تەماشاکە وەکو جورت عادیان کورد قۆڕ کردیە بۆ ڕیان کورد کردی حکوومەت دەکاکە خۆ حکوومەت نایە هەر سەرەفەر ئەو پۆلیسەش لێ دابنێتن خۆمدار نینە کاکە وەرە ئاگادارتانکەنەوە لە بۆڕی کومەکە یعنی نەهامەتی و کە ئەو غەزەبەی خوای گەورە بەسەر مندابارە بەڕاستی هەم کردتە خەمی خۆمانە بەڵێنی خوای گەورەش ئەگەر بێت و خۆمان نەگۆڕی خوای گەورە دەساکە بەڵێ ناگۆڕێت تا هەماندانە بەزینە سەرە بگرین حکوومەت ئەوەیە کاکە با بە خۆمان چاکەن ئەجر ڕخە لە حکوومەت بگرین وایان نا ڕاستە زۆر باشە باوکی محەممەد با بتوانین پەیوەندیەکانی دیکەش وەربگرین زۆر باشە خوا لێت ڕازی بی سلام عەلەیکوم وعەلەیکم السلام سیتاخان لە سلێمانی وەردەگرین سیتاخان سڵای خوات لێبێ سڵای خوا لە جەنابستان ئەم کاتتان وعەلەیکم السلام سەرچاومان دەستخۆشی ئەم تەوەرە واڵایەتان لێ یەکەم و تەمەنای تەمەندرێژیتان بۆ خوازم و هیوادارم ئینشاڵڵا لایەنی پەیوەندیار هەستی زووتر و زیاترە ئینشاڵڵا بە خۆیدا بچێتەوە بێتە سەر هێڵ چۆن هەستی نەتەوایەتی نیشتیمانی لای تاکی کورد لای هەر تاکێکمان بەرز بێتەوە نەڵێن نیشتیمان هیچ تاوانێکی نییە ئێمە لە ئامێزی نیشتیمانیەکان هەڵبەت دەستخۆشین بۆ پەیوەندیەکانی پێشخۆم هەیە پێش ئەوەی بچمە سەر تەوەر و بابەتەکە کۆمەڵێکی زۆر جوانیان هەروژان کۆمەڵێکی زۆر جوانیان سەرح کرد برایانی بەڕێزم و بگرە بە زمانی ئەدەبیش زیاتر بە زمانی دڵهاتنە سەر خەس و هاتنە سەر هێڵ هیوادارم بەم زمانە جوانانە کە ئێمە بە زمانی نەرمونیان ئەدوین لەگەڵ دۆخەکەیە و لەگەڵ معاناتەکانمانە ئینشاءڵڵا لایەنی پەیوەندیداریش بتوانێت هەرچی زووترە ئەوانش بێنە سەر خەت دەستخۆشین بۆیان هەیە من ئەڵێم لە ئامێزی نیشتیمانێکە ئەزی نیشتیمان هیچ چۆن بڵێن هیچ تاوانێکی نییە کۆمەڵێک کەسێک وەکو کاکسەلمان دای بەڕێزم ئاماژەی پێکرد کۆمەڵێک کەس ئەم وڵاتە ئەدا بەڕێوە کۆمەڵێک
چۆن بڵین کەسایەتی چۆن بڵین کۆمەڵی ئەحزاب ئەیبەن بەڕێوە بە پەنجەی دەست ئەجمارەکەن نیشتیمان تاوانی چییە؟ من نیشتیمانم خۆش دەوێت کاتێک خۆش ئەوێ کرێسی نەبم لە ناویا کاتێک خۆشم ئەوێ بستێزەویم هەبێ لە ناویا کاتێک خۆشم ئەوێ خوێندنێکم تەواو کردووە ئەمەوێت ئەو پلانی کە لە نێشتمایە بۆ ئێستام بۆ داهاتوم جێبەجێ بکەم خۆمی تێبژێنم معاناتەکانی خۆمی تیا فراهەم بێنم معاناتەکانی خۆمی بۆ هەڵڕێژم ئایا نیشتیمان تاوانی چییە من کەسێکم من تاکێکم حەز ئەەکەم ئەوەی کە هەمە ئەوەی کە خواستمە جێبەجێ بکەم بەڵام نیشتیمان تاوانی نییە ئەو کەسانە تاوانیان هەیە کە هەستی نەتەوایەتی لەلایەن غیابە لێرەوە ئەڵێم کام شوێن و جێگا دڵ لێی بستەوێ ئاهی سەختی دڵ لەوێ ئەکەوێ کام مەکان داڵدەی دڵی گرتە خۆی ئەبێ بە مەحسوق دەردەدڵیش بۆی ئێمە ئەگەر دەردەدڵیش بکەین کە ئامێزی نیشتمان تایە حەساینەوە تایە معاناتەکانمان فراهەمێنە ئەگەر دەردەدڵیشمان هەبێت ئەبێت بەسی ئەبێ بە جوانترین مەحسوق کە لە ئامێزیابی بەڵێ زۆر باشە زۆر سپاس بۆ خاتوسیتا لە سلێمانی و لەگەڵمانە بوو باوکی ئەحمەد لە هەولێر وەردەگرم باوکی ئەحمەد سڵای خوارد لێبێ السلام عليكم وعليكم السلام سەرچاومان ئەوە بەنامەی سەوەرە دەستخۆشتانێ دەکەن ئینشاءالله زۆر سپاس دەکەین لەسەر خۆشویستی نیشتیمانە تەبعاً بەڵێ زەمە چۆن نیشتیمانێکمان خۆش بوێ کەوا یعنی گەنجەکانمان بە کۆمەڵ کۆش دەکەن لە بۆ ئەوروپا دەبنە خۆراکی ماسەکان یعنی لاوی ئیزە و فەرمی ئێستا ببینە گەنجەکانمان شەوان ڕوو لەو یعنی لەو شوێنانە دەکەن کەوا تا بەیانی ینی مەرحەکان باڕەکان ئێمە چۆن خۆشەویستی نیشتیمانەکەم ببینێ ینی بە چ ڕێک برێن نیشتیمان ناخۆش دەوێت یعنی بزانە ئێمە تا نەگەڕێنەوە ینی فەرمی ئێستاکە بە هەزارەهان یانە شەوانە هەیە دەم تا دوازدەشتەوە کرد نافتۆما کەس دەی ناپێستەوە ینی ئەو گەنجە خۆشەویستی نیشتیمانی چۆن لە لای دەمینێ يعني باقي كده يعني إلا يعني دواء لأخوة دولة في الخاص تاشي إن شاء الله أو وضعش تيدا فري إن شاء الله يعني دواء كارم يعني لو بترسانة يعني بتصريك جابي خواجة دنوا بتصريك يعني درين إمام بسلمان يعني بسلمانة أو هاي بهزارهان ملهات أو زيان يعني براسي ولا بوشبستين اجتماع إلا لدين دايا تا يعني تا أول رسالة نقرأ السدين براسي كذلاتي بون اجتماعية يعني زانا خرطانة اشتوانا ولا من الرين يعني زانا قوم يعني الرين بهندل شوين يعني الشرم بخوي يعني الشرم دكم بريم يعني نازانو بريم سأوغن زوان وريتانا يعني بنا عابتنا أو زيانا كليان لكسي يعني كسيار الشياني دكي كسيار الشيان نازانو تيدرين نازانو اجتماعي أو اشتانا براسي تا أول هوابي كيف خوشويستي اجتماعي لا دريني والسلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر باش زۆر سپاس بۆ باوکی ئەحمەد لە هەولێرەوە مامۆستا محەممەد لە سلێمانی وەردەگری مامۆستا گیان سڵای خوارد لێبێ. سڵاو لە جەنابیستان. وعەلەیکم سەلام سەرچاومان. بەڵێ مامۆستا گیان ڕاوسەرنجت چییە لەسەر بابەتەکەی ئەمڕۆمان کە ئایا چۆن و چی بکرێت دەستی نەتەوایەتی لە نێو تاکی کووردا بەرز بێتەوە و نیشتیمان وڵاتیان خۆش بێت؟ وڵا مامۆستاگیان هەڵبەتە خۆشەویستی بۆ نیشتیمان لە خۆڕا دروست نابێت. ئێمە نوع ئۆشکاڵ ظروفی زەحمەت و ئەوەمان بەسەر هاتووە لە هەندێک ظروفاوەمان لاتوە کە ئیتر نیشتیمانمان خۆش نەوێت. بەس تۆ کاتێ نیشتیمان هەست بە نیشتیمان ئەەکەی ئەو کاتی کە دوور ئەکەویتەوە لێی ئەو کاتە هەستی نیشتیمانی وەکو قسەی کە دوور ئەکەوێتەوە لێی ئەڵێت خوا نەختی خۆڵی نیشتیمانم بۆ بێنن نەختی خۆڵی شارەکەمم بۆ بێنن نەختی خۆڵی کوردستانم بۆ بێنن ئیتر ئەمە پەیوەندی نیە بەوەی کە ئەمن
من ڕقم لە چەند مەسئولی هەستاوە ڕقم لە ناعەدالەتی هەستاوە ڕقم لە بەعزێ زروف هەستاوە کە ئەمە پتەوە نەتەوە من یەک شت ئەڵێم نەک هەر خۆشەویستی بۆ نیشتیمان کەم بۆتەوە کاکە خۆشەویستی بۆ ئایلەش کەم بۆتەوە من ئەو خۆشەویستیە ئەمە چی وای کردووە مامۆستا محەممەد چی وای کردووە کە خێزانی ژانی خۆشەویستی لە نێو خێزانیشتا نەمێنێت چ با بگات بە نیشتیمان کاکە مەئاساتە ئەو لەمە گشتەکەیە کە باڵی بەسەر دنیاە بڵاو کردوێتەوە خۆ ئەمە تەسیری هەر لەسەر ئەمە نییە کابرا ئەڵێ من کاتێ نیشتیمانم خۆشەوێت کە کەرامەتم پارێزرا و بێ کاتێک نیشتیمانم خۆشەوێ کە من بتوانم ظروفێکی اقتصادی باشم هەبێ کاتێ نیشتیمانم خۆش بێ کە من بتوانم بە ئازادی ئەمانەی پیا پەناهەندە بکەم بەڵام ئێمە مستاگان کاتێ وەلای نیشتیمانی پێوە نەتەوە کەم بۆتەوە لە ئێمە کوردستانی خۆمان باس بکەین کەم بۆتەوە من ئەو ڕۆژانم بیرە کە مناڵ ئێمە ئەچوینە ساحەی مەکتەبەوە خواخوای ئەوەمان بوو نەشیدە نیشتیمانەکان بڵێنەوە خواخوای ئەوەمان بوو ئەی ڕەقیب و ئەی ئەکەن و کە لە ئەمەش زمانی بوو لە ئەوە بەدەم ڕێگەوە کە هاتینەوە بۆ ماڵەوە سرودە نیشتیمانەکانمان ئەوتەوە یعنی ئەمە من ئەڵێم وەلا بۆ نیشتیمان کەم بۆتەوە کەواتە ئەبێ لە کێوە دەست پێ بکرێتەوە لە ڕەوسەوە دەست پێ بکرێتەوە لە ڕەوسە لە یەکی ئیتیەوە دەست پێ بکرێتەوە زۆر باشە باوەستا محەممەدجان با بتوانین پەیوەندەکانی دیکە ژۆر بگرین زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ مامۆستا محەممەد لە سلێمانی و لەگەڵمان نبوو دەچمە لای دوهەمین پەیوەندی کاک ئیسماعیل لە قەڵاتزێ وەردەگرم کاک ئیسماعیل سڵاوی خوات لێبێ سڵاوی خوات لە جەنابیشت بێ و چاوت ماز دەکەم زۆر باشە قوربان وعەلەیکە سەلام سەرچاومان باس دەکەم باسیەوەی دەکەن خەڵک ئیتیمای نیشتیمانی نەماوە بەڵێ کاک ئیسماعیل خەڵک ئیتیمای نیشتیمانی چۆن هەبێت ئەنی ئێستا لە وڵاتی ما خەڵک وەک یەک دەژی دەوڵەمەندەکان ئەوەی دەستیان بەسەر داهاتی وڵات داگرتووە لەگەڵ کەس و کاری شەیدەکان دەژی ئەو شەیدانەیەگە بۆ خۆیان بە کوشتیاندان و شەید کراون کەمێک دەنگی تەلەڤیزیۆنەکە دەگەر کسکەی کاک ئیسماعیل ببورە کوڕی خەڵکی گەنج لە وڵاتەی نەما هەموو لە دەریای جێی داخنکا و ڕۆی بە ئەوروپای خەڵک ئیتیمای نیشتیمانی چی هەبێ ڕاست خەڵک بە کاتێک نیشتیمانی خۆی دەوێت بە نیشتیمانەکەی خۆی بێ گەی شوادەی لێ بکە ئەگەی شوکارێ بێ بڕۆت لە وڵاتان ڕاکرێکاری دێنن گەنجی مەدەسوڕێتەوە بێ شوکارە کرێکاری دەزماکەوێت من ئێستا کرێکاریم کرێکارم لێ کرێکارم کوڕی خۆم کرێکارە بە 15000 بە 12000 ڕۆژانەی دەکات یعنی کێ بە 12000 بە 10000 دەژی لە وڵاتەیدا تەماشا دەکەی دوو پیر لەکرێک دانیشتون هەڕۆ لە ناو باقی پیرام گەڕێ بۆ بە تەمەنەکان سەری 70 ساڵ سەری 65 ساڵەوە دانیشتۆ لەوێ یەکێکیان خانەنشینە بە ملیۆنێک و بە ملیۆنێک و 200,000 ملیۆنی نیوە ئەگە با بۆڵێکی بەعاد بۆ پێشمەرگی نەکرد لە کاتی پێشمەرگانە هەواڵت بووە گەرجاش بوو بێ لە پەناویش کەسێک لە لادەی بەتە خزمەت پێشمەرگەیدا بووە یەک دیناری دەباخەڵی دانێ دەبچی لە لای دکتۆری وەرەقەی دکتۆری پێ بڕێ وەرە بگەڕێ لە ناو کۆمەڵ خەڵکی بگەڕێ لە نێو بەتەمەنەکان بگەڕێ ئەدێ دوو بەتەمەن هەرکیان خەڵکی وڵاتەی هەرکیان بۆ وڵاتیمان بوو نەبوون ڕاست زۆر باشە زۆر سپاس بۆ کاک ئیسماعیل لە قەڵاتزێوە لەگەڵمانە بۆ وەڵای ئازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەش کردن تا بەرنامەیەکی دیکە بە خواتان دەسپێرم خواتان لەگەڵ